بەمبەستی پاراستنی سروش لە پیسبوون و دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکان ڕێکخراوی سروشتی کوردستان لە دەواازەی قەزای دەربەندیخان پەیکەرێکی لە پاشماوی گەشتیاران دروست کردووە. ئەندامانی ڕێکخراوەکە دەیانەوێت لە ڕێگەی ئەم کارە هونەریەوە هانی گەشتیاران بدەن دووبارە پاشماوەکان بەکاربهێنرێت و ژینگە بپارێزن. بۆ یەکەم جارە لە کوردستان پرۆژەیەکی لەم شێوە ئەنجام دەدرێت. ئەو کەرەستانەی بۆ دروستکردنی ئەم پەیکەرە بەکارهێنراون پاشماوی ئاسنی فرێدراو بوون و دووبارە بەکارهێنراونەتەوە. بەرزی پەیکەرەکە 5 مەتر زیاترە و 300 بتڵی شوشەی بەکارهاتووی پێوە کراوە. دیار لە باشووری کوردستانە کارگەی دووبارە بەکارانی پاشماوە نێو بەشێک لەو پاشماوانە فڕێدرێت ناو سروشتەوە، بۆیە ئێمە هەوڵمانداوە ئەو پاشماوانە دووبارە بەکاربێنین بە شێوازێکی هونەری و دیارە و پەیکەری کە دروستمان کردووە پێشتر ینی دروست کراوە لە جیهانە، بەڵام لە باشووری کوردستان و لە عێراق بۆ یەکەم جارەکە لە شێوەی پەیکەری وا دانرێ کە بەرزەکەی 5 مەتر و 6 سانتیمە و زیاتر لە 300 شوشەی کە لە ناوچە گەشتیارەکان فڕێدراوە ئێمە کۆمان کردوێتەوە تایە بەکار هێنراوە. ئەو پاشماوانی کە ینی کە لەلایەن گەشتیارانەوە کە فڕێدراوە ئێمە پاشماوەکانی گەشتیاران هێناومانە کۆمان کردوێتەوە و پەیکەرەمان لێ دروست کردووە. وی مە بەسمان لێرەوە ئەو پەیامە بە گەشتیاران بڵێن کاتێک کە ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکە نابێ ژینگە و ناوچە گەشتیارانە و ڕگەزە ژینگەکانی ئاوهەوا خاک پیس بکەن و لە هەمان کاتە هانی هاوڵاتیانی تریش بدەین بۆ ئەوەی ئەو پاشماوە ژینگەیانی کە هەیە بۆی سروشت پیس نەکات بێن بە شێوازێکی هونەری دووبارە بەکاری بێننەوە. قەزای دەربەندیخان بۆی هەڵکەوتەی ناوچەی و کەشوهاکەی و بەنداوی دەربەندیخانەوە بە یەکێک لە ناوچە گەشتیارەکانی پارێزگای سلێمانی دادەنرێت و خاوەنی چەندین سەیرانگایە. جگە لە خەڵکی ناوچەکە ژمارەی گەشتیاری تری ناوچەکانی تری کوردستان سەردانی ناوچە گەشتیارەکانی دەربەندیخان دەکەن و بەڕێوەبەراتی گەشت و گوزاری ناوچەکەش پلان و بەرنامەی تایبەتی هەیە بۆ چۆنێتی پاراستنی ژینگەی سەیرانگاکان. ئەمە ساڵانەوەک بەڕێوەبەراتی گەشت و گوزاری دەربەندیخان بە هەماهنگگی لەگەڵ یەکەی ئیداری و کۆمەڵێک پلانی پەیوەندیدار بەرنامە پلانی تایبەتمانەوێت بۆ شوێنە گەشتیارەکان چی لە ڕێنمایی کردنی ئەو گەشتیارەی کە سەردانی و ناوچانەی ئێمە دەکەن و ساڵانە چەند تیمێکمان هەیە بۆ ئەو شوێنانەیەکەوە گەشتیار ڕووی تێدەکەن و دەریاچەی دەربەندیخان وەکو سەیرانگای دیێوانە ڕووبەرێکی فراوانمان هەیە بۆ ئێمە لێرە داواکەن کە گەشتیار ئیتر چیدی ئەمەونە هەڵ نەسین بەدابەشکردنی کیس و ڕێنمایی ئەوانە هەڵ بدەین لە ڕێگای ڕاگەاندنەوە لەگەڵ ڕێکخراوەکانی حکومی ناحکومی ئەوانە هەڵدەین گەشتیار هۆشیارکەینەوە بۆ ئەوەی چیتر جارێکی تر ئەو شوێنانە کە گەشتی بۆ ئەکەن بیپارێزن و سروشە جوانەکەی نەشێوێنن. چالاکانی ژینگە ڕەخنە لەلایەنە پەیوەندیدارەکان دەگرن کە هەوڵیان نەداوە بۆ دروستکردنی کارگەیەک بۆ بەکارهێنانەوەی کەرەستە و پاشماوە بەکارهاتوەکان تاوەکو سوودیان لێوەرگیرێت و بەرهەمی نوێیان لێ دروست بکرێت. هەستاوین بەم کارە مەبەستمان لەوەیە لە پاراستنی ژینگەیە لەبەرەوەی لە باشووری کوردستان با بڵین کارگەی بەکارهێنانەوەی دووبارەی پاشماوە نییە لێرە مەبەستمان لەوەیە ژینگە بپارێزین بۆیە هەستاوین بەم کارە و ئێمە داواکەین لە ئەو کەسانی کە با بڵێن دێن بۆ سەیران لە ئاستی خۆیانەوە هەر کەسێ ژینگە بپارێزیە. ئێستا کە لە وەرزی بەهارین بە حکومیەوەی کە دەربەندیخان جێی گەشت و گوزارە گەشت و گوزارێکی زۆر خەڵک ڕوویتی ئەکات بۆ سەیرانگا ئەوانەی کە ئەچن بۆ سەیرانگا داوایان لی ئەەکەین کە ژینگە بپارێزن ئەو خاشاک و زباڵەکە لیان بەجێ ئەمێنەجێ نەیەڵن بیکەن بە عەرەبی بکەنە ناو عەلاگە و لەگەڵ خۆیانە بیبەنەوە. ساڵانە بەهۆی نەورۆز و هاتنی وەرزی بەهارەوە هەزاران گەشتیار ڕوو لە سەیرانگاکان دەکەن، بەڵام بەشێک لە هاوڵاتیان و گەشتیاران گرنگی نادەن بە پاکڕاکردنی سەیرانگاکان و پاشماوەیەکی زۆری خۆراک و کەلوپەل بەجێ دەهێڵن. عومەر فەتاح NRT دەربەندیخان.